دوای 2 مانگ لە کۆڵینەوە و چاودێری بەردەوام دوجار پۆلیسی سلێمانی کۆدەکانی ڕووداوێکی کوشتنی ئاڵۆزی کردەوە. ڕووداوێک کە هیچ ئاسەوارێکی جێنەهێشت بوو جگە لە تەرمێکی بێناسنامە. 13 مانگی 1 ئەمساڵ تەرمێکی بێناونیشان لە دەرەوەی شاری سلێمانی دۆزرایەوە کە دوای کوژانی فڕێدرا بوو. پۆلیس هەرزوو لێکۆڵینەوەی دەست پێ کرد، بەڵام نابوونی بەڵگە و سرەدا و ڕەوتی لێکۆڵینەوەکانی سەخت کرد. تەرمێک لە دەرەوەی شار فڕێدراوە بەبێ ئەوەی هیچ ناسنامەیەکی هەبێ و هیچ کامێرەیەکی چاودێری لەو ناوچابێ و هیچ کەسێکیش ئاگای لە تاوانەکە بووێ کە بۆمان باسکە و هیچ سکاڵایەکیش تۆمان نەکراوە. گروپەکە 6 کەس بوون، 4یان لە ڕەگەزی مێبوو، 2یان لە ڕەگەزی نێر. ئاسان نەبوو بتوانین بکوژی بکەری ئەم تاوانانە دەستگیر بکەین. بەپێی لێکۆڵینەوەکانی پۆلیسی سلێمانی و پزیشکی دادوەری تەرمی کوژراوەکە ئاسەواری فیشەک و چەقۆی بەسەرەوە نییە و ڕەنگە بەهۆی زەبرێکی بەهێز گیانی لەدەستدا بێت. هەڵاتنی دوان لە تۆمەتبارەکان بۆ بەغدا و کەرکووک لە کۆڵینەوەکانی پۆلیسی بۆ گەیشتن بە تەواوی وردەکاریەکانی ڕووداوەکە قورستر کرد. پۆلیس بۆ ئەو مەبەستە چەند ڕێگایەکی جیاوازی بەکارهێنا، بەڵام دەستگیرکردنی تۆمەتبارەکانی لێ نەکەوتەوە. یەکێک لەوانە کچەکەی لێرە بوو. کچەکەی زۆر هەوڵمان لەگەڵادا باوکی لە بەغایە بیهێنێتەوە. لە کۆتایە پێویست کە ناگەڕێمەوە ئێرە، ئێوە ئەگەر نەگیراون بۆ قسەم لەگەڵ ناکەن. ناچار ئێمەش زۆر جار کە بڕیاری بەڕێز دادوەرمان وەرگرت بوو، ئەمانەمان ئەبردەوە شوقەکانی خۆیان لە شوقەکانەوە تەلەفۆنیان لەگەڵ ئەو دوو کەسا کرد. دوای بێئەنجامی هەوڵەکان بۆ دەستگیرکردنی دوو بکوژە هەڵاتووەکە، تیمێکی 4 کەسی تایبەت بە لێکۆڵینەوە لە کەیسەکانی کوشتن لە سلێمانیەوە ڕەوانەی کەرکووک و بەغداد کران و سەرنجام توانیان تۆمەتبارەکان قۆڵبەست بکەن و بیانگەڕێنەوە بۆ سلێمانی. بڕیاری بەڕێز دادوەرمان وەرگرت، خۆم پەیوەندیم بە بەڕێز لیواکاوە کرد، قایدی شوڕتەی کەرکووک، کە ئێمە مەفرەزەیەکمانێتە شاری کەرکووک بۆ دەستگیرکردنی یەکێک لەو تۆمەتبارانە و ئەویش هاوکارێکی باشمان بوو و نەیەشتنی تاوانی کەرکووک هاوکارمان بوو. دوای دەستگیرکردنی بکوژەکان لە ئێستادا پۆلیس لێکۆڵینەوەکانی چڕ کردووەتەوە بۆ دیاریکردنی ناسنامەی بکوژەکە کە لە دوای ڕووداوەکەوە لە پزیشکی دادە و هێشتا هیچ کەسێکی دیار نییە و بە خاک نەسپێردراوە. بڕۆبادین کورسات نیوز، سلێمانی.